بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا ونبينا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. خۆشەویستان بینەرانی بەڕێز، سەلامی خوا، میهرەبانی خوا، درودی خوا بڕژێ بەسەر هەموو لایەکمانە، بەسەر دڵ و دەروونمانە، بەسەر نوێژ و ڕۆژ و عیبادەت و خواناسیمانە. داواکەین لە پەروەردگاری میهرەبان درود و سڵاوی ئێمەش بگات بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم و بە یار و یاوەرانیش و بە پیاوچاکان و ساڵحین و ڕۆژەوانانی مانگی ڕەمەزان. خوای گیان لێرەوە داوات لێ دەکەین دڵەکانمان کامەران کەی، دڵەکانمان خۆشکەی، بەوەی کە ڕۆژووی ڕەمەزانمان لێ قبول بکەی ئینشاءالله، و شفای نەخۆشەکانمان بدەی و گیر و گرفت و ناڕەحەتیەکانی ژیانمان لەسەر لابەریت. لێرەوە داواکەین لە پەروەردگاری میهرەبان کە مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوونە، مانگی برایەتی و خۆشەویستی و یەکڕیزی و هەروەها یارمەتیدان و دڵخۆشی ئێمەیە. خوای گیان ئەم مانگەمان بۆ بکەی بە مانگی لێخۆشبوونی گوناهەکانمان، و خوای گیان دەروی ڕەحمەتیش کەیتەوە لە فەقیر و هەژار و نەخۆشەکانمان، ئەوانەی کە دەردەدارن، ئەوانەی کە قەرزارن، ئەوانەی کە جێگە و ڕێگەیان نییە، ماڵیان نییە و کرێچین. داواکەین لە پەروەردگاری میهرەبان دەروی ڕەحمەت لە هەموو لایەکمان بکاتەوە ئینشاءالله. کاتێکی پیرۆزە و مانگێکی زۆر گەورەیە کە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم لەم مانگەدا و لە هەموو کاتەکانی ژیانیدا زۆر مەبەستی بووە کە ئیدخال السرور في قلوب المؤمنين أو في قلوب الناس، يعني دڵخۆشی و خستنە ناو خۆشی دڵانی مسلمانان خەڵکیەوە یەکێکە لە بابەتەکانی ئاینی پاکی پیرۆزی ئیسلام. بەڵکو بگرە سەرتاپای ئاینی پیرۆزی ئیسلام مژدەی خۆشیە و بەخشینە و یارمەتیدانی فەقیر و هەژارەکان و دەستکورتەکانە و هەروەها بەدەمەوە چوونی لێ قەوماوانە. بۆیە کاتێک ئاینی پاکی پیرۆزی ئیسلام، قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و ژیان و بەسەرهاتی یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مێژووی زێڕینی ئەم ئوممەتە جوانە هەتاوەکو ئێستا سەیر دەکەین، چینێک لە چینەکان کە دەوڵەمەندەکانە و ئەوانەی کە پەروەردگاری میهرەبان زیاتر لە خەڵکانێک پێی بەخشیون، بەڕاستی ئەوەیە کە بەخشین و یارمەتیدان و خۆشی خستنە ناو دڵی مسلمانانە. بەڕاستی ئاینی پاکی پیرۆزی ئیسلام بەرنامەی زۆر جوانی هەیە لەم بابەتەدا کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چەندەها حەدیث و فەرموودەدا هەڵمان دەنێت و فێرمان دەکا و داوامان لێ دەکا کە ئێمە کەسانێک بین بەردەوام ئیشی جوان، قسەی جوان، یارمەتی جوان ببەخشین و مژدەی خۆشیمان پێبێت و بەردەوام زەردەخەنەی جوانیمان هەبێت، زەردەخەنەی خۆشی ژیانمان هەبێت بەرامبەر بە چواردەورمان، خۆمان، خانەوادەمان، مناڵەکانمان، دراوسێکانمان، شارەکەمان، وڵاتەکەمان، بەڵکو سەرجەم مرۆڤایەتی وەهابین کە ئاداتێکی خۆشی و کامەرانی بین. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە فەرمێ من أفضل العمل إدخال السرور على المؤمن تقضي عنه دينا تقضي له حاجة تنفس له كربة. بەڕاستی لە باشترین کردەوەکان ئەوەیە کە ئینسانی ئیماندار شتێکی خۆش، کارێکی جوان، دڵخۆشیەک بخاتە دڵی ئیماندارەوە، ئەویش بەچی؟ بەوەی تەقضی له دەینەن کە قەرزاریەکی لەسەر لابەری یا حاجەت و پێویستیەتێکی هەیە تۆ بۆی بەجێبێنی یا لابردنی کوڕبەیەک، ناڕەحەتیەک لە ناڕەحەتیەکانی ژیانی نەبووە، کرێچیە، قەرزارە، نەخۆشە یا دەردەدارە
یا ناڕەحەتە یا بێتاقەتە گرژی و ئاڵۆزیەک ڕووی تێکردووە و تۆش بەدەمیەوە ئەچیت. بۆیە ئاینی پاکی پیرۆزی ئیسلام بەڕاستی هەڵمانەنێ لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار کە ئافەرمێت وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئەمڕۆ کە دنیا و خەڵکانێکی زۆر لەملا و لەولاوە ئەبیستین ئەبینین کە بەڕاستی یارمەتی یەکترین ئەدەن بۆ وێرانکردن بۆ شەڕ و ئاشوبە پیلانگێڕان. بەڵام ئاینی پاکی پیرۆزی ئیسلام لە پێش هەموو شتێکدا فەرمێ وتعاونوا على البر والتقوى لەگەڵی یەکتریندا پێکەوە یارمەتی یەکترین بدەن لەسەر چاکە و چاکەخوازی، لەسەر دینداری و خواناسی، لەسەر کردەوەی جوان وەفعلوا الخەیر. ئەفەرمێ ئێوە بەردەوام کردەوەی چاکە بکەن. وەقولوا للناس حوسنا لەگەڵ خەڵکیدا بە جوانی گفتوگۆ و قسەی جوان بکەن بۆ ئەوەی زەردەخەنەی خۆشی ژیان لەسەر لێوەکانمان نەبڕێت. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کۆمەڵی خاڵمان پێ ئەفەرمێت کە یەکەمینیان ئەفەرمێ ئیبتیسامەتوکە فی وەجهی ئەخیکە صەدەقە. بەڕاستی زەردەخەنە دەربڕین بەرامبەر بەڕووی برا موسڵمانەکەتە ئەوەیش سەدەقە و خێر و حەسەناتە. زۆر جار هەمانە ئەڵێ پارەم نییە، سەروەت و سامانم نییە، بەڕاستی نازانم چۆن خێر و حەسەنات بکەم، چۆن چاکە بکەم. بۆیە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام بەشی هەرە زۆری خەڵکی ئیماندار و مسلمان لە وڵاتانی مسلمان بە هەژاری بە فەقیری لە ڕووی مادیەوە دیارن، بەڵام خۆ ئەتوانن بە زەردەخەنەی خۆشەویستی، بە سەلامکردن، بە یارمەتیدانی یەکترین و دراوسەکان وەکو چۆن باو و باپیرانی ئێمە لە دێر زەمانەوە لە مانگی ڕەمەزانە ئەگەر بە شتێکی کەمیش بێت یارمەتی یەکترینیان داوە و هەدیەیان بۆ یەکترین بردووە و خواردنیان کەساس کردووە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ لە شتە جوانەکانی فەرمێتی تطعم الطعام، ئێوە خواردن ساز بکەن و بیدەن بە خەڵک، بیدەن بە دراوسەکانتان، بیدەن بە چواردەورتان. و لە چەندەها فەرمودەدا هاتووە کە داوای لە سەحابە بەڕێزەکان کردووە فەرمێتی گۆشتاوەکەت ئاوی زیاتری تێبکە و بینێرە بۆ دراوسەکانت. بەڕاستی ئەم بابەتانە یا چەندەها شتیکەش دەبێتە مایەی خۆشی و دەبێتە مایەی دەربڕینی شادی و کامەرانی لەسەر لێوی ئیمانداران و مسلمانان. ئێمە ئاواتەخوازین بەردەوام زەردەخەنەمان هەبێت، بەردەوام یەسیروا وەلا تعسیروا. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمیەتی بەشیروا وەلا تونەفیروا. بەردەوام مژدە دەربن، قسەی خۆشتان هەبێ، وتەی شیرینتان هەبێ، خەڵکی ڕاومەنێن بە قسەی ناشرین، دراوسەکان لە یەکترین مەکەن، خۆشەویستەکان لە یەکترین مەکەن، بەڵکو قسەی جوانتان هەبێ، قسەی خۆشتان هەبێ. زەردەخەنەی ژیان و ئەم ژیانە کەمەی کە ئێمە تیایدا دەژین با بە پێکەنین و بە زەردەخەنە و بە قسەی جوان و بە هەدیە بەخشین و بەوەی کە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم لەگەڵ منداڵان، لەگەڵ خەڵکیدا، لەگەڵ خێزان و خانەوادە و دراوسێ و سەحابە و یارانی چەندە خۆشەویست بووە. بەردەوام زەردەخەنەی خۆشی ژیان لەسەر لێوەکانی دیار بووە. یەکێک لە یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە تامەزرۆی بینینی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، بەردەوام حەزی کردووە لە خزمەت یا بێت، بەردەوام حەزی کردووە لەگەڵ یا بژی، بەردەوام حەزی کردووە لە چواردەوری یا بێت. بەڕاستی زۆر جار کە ئەگەڕایەوە بۆ ماڵەوە یەکسەر ئەڕۆشتەوە بۆ مزگەوت و ئەچووە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە جارێکیان فەرمی یا ڕەسوولی خوا خەفەتێک دایگرتووم، بێتاقەتیە دایگرتووم، ئەترسم من بمرم یا تۆ بمری، نازانم لە قیامەتە ئایا من بە تۆ ئەگەم، ئایا تۆ ئەبینمەوە یان نا. بۆیە خوای پەروەردگار ئاەتی نادەخوارەوە فەرمی من يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. خوای پەروەردگار فەرمی هەر کەسێ ئیطاع و گوێڕالی خوا و
پێغەمبەرەکەی بکە صلی الله عليه وسلم. ئەوە لەگەڵ ئەو کەسانەدا حەشر دەکرێت کە بەڕاستی کەسانێکن ئەنعەم الله عليهم، نیعمەتی جوانی ژیان، نیعمەتی خۆشی ژیان، نیعمەتی کردەوە جوانەکانی پێبەخشیون لە پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ و لە شەهیدەکان و هەروەها لەگەڵ ئەو کەسانەی کە ساڵح و کەسانێکی گونجاون خواناسن و کەسانێکی باشن و چاکە خوازن. بەڕاستی خوای گەورە فەرمی وحەسونە ئولائیکە ڕەفیقا، خۆزگە بەو کەسانەی جوانترین کەسانی باشیان هەڵبژاردووە کە مژدەی خۆشیان پێیە و قسەی جوانیان پێیە و ئەو تاجرانەی و ئەو کەسانەی کە خوای گەورە پێی بەخشیون با لە مانگی ڕەمەزاندا سیفەتی بەخشینیان زۆر بێت، ئیدخالی سروریان لەسەر فەقیر و هەژار و نەدارەکان هەبێت بۆ ئەوەی زەردەخەنەیەک بکەن وەکو چۆن پیاوچاکێک کاتێک کە کولێرەیەک چەند کولێرەیە بە خانەوادە و ماڵ و مناڵی دەکرێت، بەڵام ئافرەتێک ئەبینێت مناڵی بەدەستەوەیە و لە فەقیری و هەژاری و برسیەتیدا ئەناڵێنێ و داوا لە مسلمانان دەکا، بەڵام ئەو کولێرانە دەبەخشێ و ئەبینێت زەردەخەنەیەک لەسەر لێوی ئەو مناڵە فەقیر و هەژارانە دەبینرێت. بۆیە بۆ ڕۆژی قیامەت خوای پەروەردگار ئەو زەردەخەنەی مناڵ و فەقیر و هەژارانە ئەکا بە خێری حەسەنات. فەرموو بەڵێ کاکە زاگرۆست. باش بەڕێ بەڵێ ئەوە پرسیارێکەوە مامۆستا. بەڵێ مامۆستاوە ئینسان دەگەڵ خێزانی خۆی بنویان سوحبەت بکە ڕۆژووی ئەشکەیان نا چی بکە؟ لەگەڵ منا خێزانی خۆی بەڵێ لە بەڕۆژوو بێ سوحبەت بکە یان بنوی ڕۆژی ئەشکەیان نا. بەڵێ 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 فەرموو تاو پرسیارەکە برای من. بەڵێ بەڵێ دەستەکانە خۆش بێت. چاوی مامۆستا زۆر مەمنون. بەڵێ بەڵێ بفەرمێ دایکی لاوین. بەڵێ دایکی لاوین لە دەربندیخان بفەرمێت. بەڵێ بەڵێ ماساگیان بەڵێ فەرموو. بە دوو پرسیارم هەیە. بفەرموو. یەکیان ئەوەیە هاوسەرەکەم جمێن زۆر پێدا، منی جواوی نادەمەوە لە دەرخاتری ڕەمەزان. بەڵێ یەکێکیان نەنوێژەکانە ڕۆژوش دەگرێ. خوای گەورە هیدایەتی بە ئینشاءالله ماساگیان بەسەر چاو جواب بدەینەوە ئینشاءالله. باشە گیان خۆحافیزی خۆحافیزی بێ خۆی. بەڵێ جوان خان ژوان بەڵێ ژوان خان بەڵێ فەرمێ فەرموو. باش مامۆستا. بەڵێ فەرموو. باش مامۆستا. بەخێر بێ سەر چاو. سلامەت بی. مامۆستا ئەوڵە دوو پرسیارم هەبوو. پرسیارێکم ئەوەیە ئەمن بەخۆمدا قوبابم نەمایە بەتەنێمە بەس خانیمان کردی پێشی داکەم ئەمری خوای بکاتن. برێن پارەی منی تێدایە دەفتەرێکی تێدایە خانێکە بەس ینی برێن ئێستا خانێکەمان بە کرێدایە کرێی خانێکی وەردەگرم بەخۆم کرێسی مەدەدەمە کرێی ئەو خانێکە تێدامە بەس ئەنی بە قەردم دای تێداکەم ئایا ئەگەر پارێکی خانێکی بفرۆشن پارێکمەوە زکاتی لێ دەکەوی یان نا؟ زەکاتی لێ بکەوێ. بەڵێ بەڵێ پرسیارێکیشم ئەوەیە لەگەر منداڵی خوشکم دەژین دوو کوڕی خوشکم دەکەنمە بەس ینی نوێژی ناکەن بە ڕۆژیش نابن ئایا گوناحبار دەبم لەگەڵ منداڵی خوشکت؟ خوشکم دەژین بەڵێ بەڵێ بەڵام نوێژ ناکەن بە ڕۆژیش نابن چەند پێیان دەرم حاڵیان لەگەر دەکەم هەر بیفایدەیە. خۆی گەورە هیدایەتیان بدە ئینشاءڵڵا جواب بدەینەوە خوشکی بەڕێز ژوان خان بەسەر چاو. بەسەر چاو فەرموون. بەڵێ فەرموو دایکی یوسف لە کەلار. سلام عەلەیکم مامۆستاگیان. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.
مامۆستاگیان وەڵام من مەمکەی مناڵەتم بەڵێ من مەمکەی مناڵەتم مامۆستاگیان ڕۆژی شەگرم تریشەڵا لای خۆی گەورە شیر دەدەیت سیر دەدەم مامۆستاگیان بەڵێ ئەیشە تۆزە دەرقاتی ئەشوەرین دەرقاتی تۆزی ئەوێتە قوڕا و ئایا گوناحبار نای مامۆستا خەڵک بۆ مزگەوتە چوار لە دەرقاتی مانوو چییە؟ پیاوشت بۆ مزگەوتەڕۆ من جار وایە دەری قاتی ئەشوەرم تۆزی دەرقاتیمان ئەوێتە قوڕ و قوڕا و ئایا گوناحبار نام و خەڵکانی بۆ مزگەوتە چن تۆزە یانی دوو لە ڕێجەماعەت پێڵاوەکان ئەبێت بەردەرگا بەڵێ مامۆستاگیان ئەش بەڵێ خوشکەکەمە مامۆستاگیان ئەیش پرسیاری هەیە بەردەرگا دەشوە بڵێ بفەرموێ السلام عليكم مستقبل بەڵێ عەلەیکی سەلام و ڕەحمەت الله باشا مستقبل بەخێر بێ یاخوا سەرچاو دایکی من لە کەلارۆ بەڵێ فەرموو فەرمووی صاحب فەرمووی با مستقبل من هەنێ پرسیارم هەیە بەڵێ فەرموو میاردەکەم پێشتر منی ژنی میاردەکەم بووم تقریبا 4 ساڵ منی دەرکرد تڵاق میدا دوای 4 ساڵ لە ژنی هاوردە سەرم چیە دووبارە هەم ژنی هێناوە سەرم بەڵێ تەلاقی دایت تڵاقیدام دووبارە هەم بردمیوە بەڵێ بەڵێ ژنی هێناوە سەرم پێشەوەی بمواتەوە بەڵێ بەڵێ تقریبا مە 4 مانگ گەڕامەوەتە بۆ لای بەڵێ فەرموو صاحب فەرمی مامۆستاگیان جائشەکە چییە لێرەدا یعنی لە ڕووی تەلاقەوە پرسیارەکەی یا لە ڕووی چییە؟ لە ڕووی شەرعیەوە لە ڕوویەوە کە من 4 مانگە منی هاوردۆتەوە بە تەنیا یعنی بە شەو و بە ڕۆژ تەنهام تەنیایی بەڵێ یعنی زۆر لەم تێنادا ینی زۆر لە مالاوانێ منەوە مناڵە لە سەربانەکەین بەتاق و تەنیا گوێمان تێنادا ینی لەلای مەکتوب و لەلایەن هەر ژنە مێرداتە هیچ شتێکی نییە بۆ من وای گوێت پێ نادا بەڵێ 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 بە شەو بن 4 مانگە هاتمەوە تا ئێستا لە لای من نەخەوت یعنی بە شەو نهاتۆ سەر بدا لە منەوە مناڵە ئەی هاوارم هەیە بەڵێ بەڵێ جاری وا هەیە من داوای حەقی خۆمەکەم یعنی من پێڵم بۆ نامێنی تۆ وتتە هاوکاریم کەتە ئەو ژنەکەت دووبارە ئەزانێ زانیەتی بە شەو تەنیام تۆ هەڕوو لە لای من ناکەیت ڕۆژتی چارەکێت نیم سعات لای من ئەمێنێ بەڵێ بەڵێ من یعنی لە تەمەنێکی گەورەی ژانیم تقریبا ناوە 28 ساڵم بەڵێ بەڵێ خی گەورە نێوانتان چاک بکە ئینشاءالله بێەوەی بی ئەخ مامۆستاگیان دوعای خێرم بۆ بکە ئایا من هەنێتار پرسیار ئەەکەم پێڵێم بۆ نامێنێتیوە لەسەرکی نامێنێتەوە جارێ من زعیفەیەک یعنی من گەنجێکم لاوێکم پێویستیم هاوەتەوە ینی شەو بمێنێر و لامە لە هەفتەیەکە شەوە دووجار بمێنێرەوە ئایا من ئەو شتانە ئەەکەم خۆ ئەوەی تر شەرعا من قسەکانی تۆ هەر بەجێن بەرامبەر بە هاوسەرەکە بە نەرمونیانی گفتوگۆی لەگەڵا بکە ڕێبکەوە قسەتان باش بێت تازەکە مادام ئەو هاوسەریکەی هێناوە هەوڵ بدا هەر لێرەوە پەیامی بۆ ئەنێرین کە ئینشاءالله بە نەبێ لەو کەسانی کە تاوانبارە بێ لە ڕووی شەرعیەوە لە لای پەروەردگار هەر پیاوێکە هاوسەری زیاتری هەبێ ئەبێ عەدالەت و دادپەروەری بکە لە نێوانیاندا بەڵێ مامۆستاگیان داوای دوعای خێرتان یەکەم خۆی گەورە دەری ڕەحمەتی لێ بکاتەوە دوعای خێریش بۆ ممکن کە من گەنجێک و زعیفەیەکم بەتاق تەنیا لە ماڵێکە ژیم وایە ڕاستە بەڵام تر ئەتوانی لە ڕێگەی کەس و کار و مامۆسایانی گەڕەکەوە یان پیاوچاکانەوە قسە و گفتوگۆ و دانیشتن بکەن لەگەڵ هاوسەرەکەدا پێکەوە بگونجێن و هەوڵش بدا تێکەڵاوی خوشکان و کەسانی باش و چاکە خواز ببە بۆ ئەوی کە لایەنی دەرونیت نەڕوخێت و پشتیش بەسە بەخوای پەروەردگار لەلایەن پەروەردگارەوانە زۆر دەروی ڕەحمەت هەیە کە خوای پەروەردگار دڵی هاوسەرەکەت نەرم بکە و چاک بکە و پێکەوە بژین و گیر و گرفت لە بینتانە نەبێ ئینشاءالله. زۆر مەمنون مامۆستاگیان. خواحافیزی بێ. بەڵێ بەنسبەت ئەو برابەڕێزەمان کە فەرمووی بنوێت بە ڕۆژوو بێ لەگەڵ هاوسەرەکەیدا کێشەی تیانە بەڵام باشتر وایە لە مانگی ڕەمەزانە ئیمانداران ئێمەی ڕۆژەوانان ئەبێ ئیمساک بکەین لە زۆر شت وەکو لە خواردن و خواردنەوە لە زۆر بابەتەیە لەسەر جێیش لەگەڵ خێزانە بۆ ئەوەی کە دووربی چونکە بەڕاستی زۆر جاری وایە لە ڕووی شەرعیەوە کاتێکە بانگی بەیانیدا هەتاوەکو بانگی مەغریب ئەبێ ئینسانی
ئەوانەی کە هاوسەریان هەیە خێزانیان هەیە دوور بن لە خێزانەکانیانەوە بۆ ئەوەی نەوەکو تووشی ئەو سەرجێیە ببن و حکمێکی قرس بکەوێتە سەریان ئەگینا وەکو ڕووە عامەکەی ئەگەر کەسێک لەگەڵ هاوسەری خۆیان لە ژووری خۆیان بخەوێت هیچ کێشەیەکی نییە بەڵام با دوور بێت و زۆر حەزەر بکە لەوەی کەنەوەکو تووشی حاڵەتی سەرجێیی ببێت. و دایکی لاوین لە دەربەندی خان بەسەرهات باسێکی کرد کە بەڕاستی بەداخەوە لە بینی هاوسەرەکان لە بینی پیاوان و خێزاندا جنێودان و قسەی ناشرین لە ئاینی پاکی پیرۆزی ئیسلامە قەدەغەی لێ کراوە. پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم بە هیچ جۆرێک هاوسەرە بەڕێزەکانی ئەفەرموون قەت نەمان بینیوە قسەیەکی ناشرین، قسەیەکی نابەجێ، قسەیەکی ناڕەوا بەرامبەر بە هاوسەرەکانی بکە. ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان، مرۆڤ بە تەبیعەتی حاڵی خۆی حەزی بە چاکە و چاکەخوازی و پێکەوە ژیانە، بە تایبەتیش بینی هاوسەرەکان، خێزانەکان، خانەوادە بەڕێزەکان. ئەم برا بەڕێزە داوای لێ یەکەین کە بە هیچ جۆرێک پەنا نەبا بۆ قسەی ناشرین و داواش لەو خوشکە بەڕێزە ئاکەین وەکو خۆی فەرمی کە من جوابی نادەمەوە، نەخێر هیچ کاتێ جوابی مەدەرەوە، بەڵکو بە ئوسلوبێکی جوان، بە قسەی جوان، بە هەڵسوکەوتی شیرین، بە قسەی جوان جوابی بدەرەوە و بڵێ ئەم کارە کە تۆ بەرامبەر بە منی ئەیکەی گوناهبارە بی. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا فەرمی کەسانێک هەیە لەعنە لە دایک و باوکی خۆیان ئەکەن. فەرمیان یا ڕەسوولی خوا چۆن؟ فەرمی ئەوەیە کە جنێو ئەدا بە بەرامبەرەکەی ئەویش جنێوی پێ بداتەوە، ئەمە لەعنەت گەیاندنە بۆ دایک و باوکی، بەڵکو تاوانباریش ئەبێت. و دیارە فەرمی هاوسەرەکەم نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێ. بەداخەوە کە بەڕاستی ڕۆڵەی مسلمان لە وڵاتی مسلمان لە خاکی کوردستان پێویستە ئەم حاڵەتە، ئەم نەریتە ناشرینە کە هەندێک لە خەڵکانێکمان هەیە نوێژ ناکەن، ڕۆژوو ناگرن و ئەزانن پاڵەوانی ساحەی مەیدانن و ئەزانن شتێکی باشەکەن. ئیتاع و گوێڕاڵیکردنی خوا نیشانەی چاکە و چاکەخوازیە، نیشانەی ئەوەیە کە تۆ بوونت هەیە. کاتێک کە ئینسان بە ڕۆژوو ئەبێ بەڕاستی هەز بە بوونی خۆیەکە، هەز بە کەسایەتی خۆیەکە، هەز بەو پەیوەندیە جوانەکە کە لە بینی خۆی و پەروەردگارە هەیە. و هەروەها کاتێکی کە نوێژەکەی بەڕاستی نوێژکردن عیبادەتە و هەروەها ڕۆژووگرتن عیبادەتە و لە ڕۆژوو نوێژدا فێری دەمپاکی قسەی جوان ئەبین وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەرامبەر مەم خوشکەش کە فەرمی کە هەر کەسێکتان بە ڕۆژوو بوو کاتێک کە ئین فئین قاتله ئەحەد ئەو هەچیەکی وت فەرمی فەلیەقول ئینی صائم، با کابرا بە ڕۆژوانەکە مسلمانەکە بڵێ من بە ڕۆژووم و جنێو نادەم یا قسەی ناشرین ناکەم. و هەروەها جوان خان لە هەولێر باوکی نماوە و دیارە پێشەوەی کە دایکیشی وەفاتکە پارەیەکی داوە بە خانوو لەو خانووە کە هەیە. هەر کاتێک کە خانووەکە مادام تۆ جیابووی لەوان ئەو پارە وەکو قەرزێک وایە لە خانووەکەیە، بەڵام هەر کەسێک کە قەرزیدا با شاهید هەبێ بنووسرێت بۆ ئەوەی کە زوڵم نەکرێت لە کەسوکار و لە خوشک و براکانی، هەر کاتێکیش کە فرۆشرا حەقەکەی خۆی وەرگێتەوە و ئەو حەق و مافەشی کە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی میراتەوە ئەیکەوێت وەری بگرێت، یا هەر کاتێکیش کە لەگەڵ منداڵی ئەڵێ خوشکمە ئەژیم نوێژ ناکەن یا ڕۆژوو ناگرن. بەڕاستی خۆشەویستان زۆر جاری وا هەیە ئەم حاڵەتانەمان بۆ دووبارە ئەبێتەوە لەگەڵ کەسان و دۆستان و خزمان و کوڕ و کچمانە ئەمە ڕوئەدا نابێ ئێمە بە گفتار و بە شێوازێک لە شێوازە ناشرینەکان هەڵس و کەوتیان لەگەڵا بکەین، بەڵکو بە شێوازێکی جوان کە خوای گەورە فەرمی ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. ئینسان بانگەواز بکە چونکە نوێشکردن و عیبادەت و ڕۆژووگرتن ئەوە بانگەوازە بۆ لای خوا. لوقمانی حەکیمیش سەلامی خوای لەسەر بێت ئەویش یەکێکە لە نمونە جوانەکان کە بە نەرمونیانی وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله شيئا وهموو جارێ فەرمووی یا بني أقم الصلاة، دیانی داوای لێ ئەکرد و بە یا بنەیەش داوای باڵی ئەکرد یا کوڕەکەم ئەی کوڕە شیرینەکەم ئەی نەوە جوانەکەم نوێژەکانە بکە. ئێمە ئەومان لەسەرەکە بە نەوەکانمان بە مناڵەکانمان بڵێن نوێژەکانتان بکەن ڕۆژوو بگرێت، بەڵام ئەگەر کاتێ نەیانگە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لە 7 ساڵیە فێریان کەن، لە 10 ساڵیە لێدانێکی کەم یا تووڕەبوونێکی کەمیان لەگەڵا بنوێنن ڕایان بێنن، بەڵام کاتێکیش کە گەورە بوون وەکو هاوسەری ئەو دادە بەڕێزە تۆ ئەتوانی پێی بڵێ من ئەوە نوێژەکەم ڕۆژوو ئەگرم کەسێکی چاکە خوازم، کەسێکی باشم لەگەڵ تۆیا ئەژیم.
و هەروەها دایکی ئەو یوسف لە کەلارەوە پرسیاری کرد کە ئەچێت بە دەرگا شووە یا شیر ئەدات دیارە بە دەرگا شۆدن بۆ ئافرەتان و خوشکان بەڕاستی کارێکی نابەجێیە کارێکی ناڕەوایە شتێکی جوان نییە خوشکانمان زۆر جات دەرەکەون لە گەڕەکەکان لە ماڵان بە شێوازێ لە شێوازە ناشرینەکان کە بۆ خوشکان ناگونجێ و لە هەمان کاتیشا بە فیڕۆدانی ئاوە ئەتوانی بە شێوازەیەکە یا کەسێکە یا لە کاتێکە ئەگەر هات و مسلمانان بە بەردەمی ماڵتانە بڕۆن و تۆش قوڕاوی بکەی بەردەمی ماڵتان شتێکی جوان نییە خوا پەنامان بدا یەکێ لە سیفەتە خراپەکانی ئوم جەمیل کە خێزانی ئەبوو لەهەب بووە ئەوە بۆ کە دڕک و داڵ و شتی خراپی خسۆتە بە دەرگای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی کە ئێمە نەبین بەو کەسانە یا لەو شێوازانە نەبین ئەزیەتی مسلمانان نەدەین و کە شیریش ئەدەی دیارە شیردان لە شەریعەتی ئیسلامە ئەگەر ناڕەحەت بێ بۆت و مناڵەکەت پێویستی بە شیردان بوو و بە بۆنەی ڕۆژوەکە تۆ نەدەتوانی شیر بدەیت و شیری نەئەبوو ئەتوانی ڕۆژوو نەگریت لە دواییە بیگریتەوە کاتێک کە مناڵەکەت گەورە بوو یا ئەتوانی فیدیە بدەیت بەڵام باشترینیان ئەوەیە کە ئەگەر خۆت بگری ئەگەر بتوانی مناڵەکەشت بەخێو بکەی یا بژیێنی ڕۆژوەکەشی لەگەڵا بگرین نورون عەلا نور چونکە ڕۆژوو لە ساڵێکە ماڵێکە و فەرزێکە لە فەرزەکان ئەتوانیت ئەم خوشکە بەڕێزە کە باسی هەل لەگەڵ دایکی یوسف لە کەلار باسی تەلاقدانی کردی هاوسەرەکەی تەلاقی دا و دوای 4 مانگ هێناوێتی ئەم کێشە و مشکیلانە دیارە لەناو ئوممەتا ڕوو ئەدات و دیارە کە بەجێشی هێشتۆ لە دوایە بدوێتیەوە ئەگەر بە شێوازێکی شەرعی لە لای مامۆسایەکی بەڕێز تەلاقەکەی چاکرد بێتەوە و هەروەها تەجدیدی نیکاحی کردبێتەوە و بدوێتیەوە لای خۆی و ئەویش کە چووە هاوسەری هێناوە ئێستا بەجێڵێ بەڕاستی کارێکی نەشیاوە و کارێکی جوان نییە کە هەر پیاوێک کە ژنی دووهەمی هێنا ئەبێت بە عەدالەت و دادپەروەری وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو شەرعی خوا وەکو ئەوەی کە لە قانون و یاساکانە کە دیاری کراوە ئەبێ پیا و نەفەقەی خێزانەکانی بدا و شەو لەگەڵ یا بمێنێتەوە و بە گوێرەی شەرع هەر شەوە و لەگەڵ یەکێک لە خێزانە و خانەوادەکانیە بمێنێتەوە چاکەی لەگەڵا بکەم و وەکو ئەوەی ئەم خوشکە باسی کرد کە ئاڵی گوێم پێنادا بەڕاستێکی کارێکی جوان نییە کەسانێکی باش خزمان و دۆستان یا مامۆسایان تێبگەێنی و قسەی بۆ بکەن و دوعای خێریشی بۆ بکەن و تێی بگێنن کە بەڕاستی ژیان بەخۆشی ژیان بە زەردەخەنە ژیان بەو شێوازە جوانە کە ئینسانی ئیماندار لەگەڵ هاوسەر و لەگەڵ خانەوادە و لەگەڵ مسلمانانە بیباتە سەر تەوەرەکەشمە هەل لەسەر ئەوەیە کە هەموو کاتێ هەوڵ بدەین زەردەخەنە بخەینە سەر لێوی کەس و کار و دۆست و مسلمانان بەڵێ کاک کامەران بفەرمێ. السلام عليكم مامۆستای بەڕێز. وعليكم السلام ورحمة الله. وسلامتك مامۆستای گیان. مامۆستای گیان ئەزەن لەگەڵ یەک پرسیار هەر وەکو ڕوون و ئاشکرایە بڵێن مەسەلەی جوانکاری هەندێک هینی هەیە ئەحکامی هەیە دیارە هەندێکی جایز نییە و مطلقاً حرامە بەڵام مەسەلەیەک هەیە ئێستا کە باوە هیچ مەسەلەی سەرچاندنەوە سەرشەغڵکردنە فتوای تازە یاخود با بڵێن ئەحکامی شەرعی چۆنە ئەگەر تەوزیحێک لەو بارەوە بێ مەمنونت ئەبین سەرشەغڵکردنەوە بۆ پیاو ئەحکامی شەرعەکەی یاخود تەوزیحێک ڕوونکردنەوەیک لەو بابەتەبێ قژ ڕووتانەوە ینی سەری قژی نییە و بە شێوازی یعنی کەسێک کە قژی بڕوتێتەوە هەر لە هەمان قژی خۆی شەکلی ئەکاتەوە ئەحکامی شەرعی یاخود فتوای تازە تا چەند ڕێ پێدراوە یاخود تا چەند ئەحکامی شەرعی ڕێ ئەدا فتوای تازە. خوا سەلامت کە ئامین خوا حافیزی بێ یاخوا. بەڵێ کاکە محەممەد ئەم کاتۆ باش مامۆستاگیان بژی سەلامت بی یاخوا. وەڵای مامۆستاگیان من لەسەر مەوزوعی ئەو پیاوە بەڕێزانەی کە ئیکەنە دووژن و سێژن و ئەوانە ئەمەوێ قسە بکەم. بەڵێ وەڵاهی ئافرەتی ئێمە ئافرەتی بسڵمان بەڕاستی ئافرەتی زوڵم لێکراون یعنی ئەو پیاوانەی کە دووژن و سێژنیانەیە ئەکەونە دەست ئەو پیاوانە ئەو دووژنە و سێژنە بەڕاستی ئەو پیاوانە ئەگەر بێت و زوڵمێک لەو ئافرەتانە بکەن یعنی هیچ لە ژیان تێنەگەیشتون یعنی ئێستا ئەگەر ئینسانێک دووژنی بوێ بۆچی یعنی فەرقی ئەم دووژنە بکەم خۆکەی چییە ئەی بۆچی ئەیکەم بە دووژن لەبەر چی ئەیکەم بە دووژن
يعني ئەگەر پێم ناچێتە ڕێوە بۆچی سەر لە یعنی کچی خەڵک بشێوێنم بەڕاستی من زۆر ڕەخنەم لەو پیاوانەی هەیە کەیکەن بە دوو ژن و سێ ژن واز لە ژنێکە هێنن و واز لە دوو ژنێن و ژنێکە گرن بەڕاستی دوو ژنەکە پێشەوە تەلاق بن زۆر لەوە باشترێکە بیکەنە دوو ژن و سێ ژن ئێستا ئێمە خۆمان وەکو عایلەی ئێمە دوو ژنە و سێ ژنەمان زۆرە پیاوەکانیشمان لەوە چێ فەرقێکی هەر هەبێ بەڵام من ئێستا خۆم موالی لە 88 یعنی ئەمە بۆ سەردانەوەی خۆم نایکەم بەس لە ڕاستیا بۆ ئەو پیاوانەی کەواز لە ژنێکە هێنن و ژنێکە گرنە باوشیانەوە وەڵاهی بە بۆچوونی من ژنی یەکەمی تەلاقدا ئەگەر ژنی دووەمی گرتە سەریەوە ژنی یەکەمی گرتە سەریەوە ژنی دووەمی تەلاقدا وازی لێ بێنێ زۆر لەوە باشترێکە ئاوا بیبە بەڕێوە واز لە یەکێکیان بێنێ و یەکێکیان بگرێ بەڕێوە ئێستا من خۆم موالی لە 88 بەخوا دوو خێزانەمەیە ئەوە خێزانێک چمە لە پاڵ و لە یەک خانووشین و هیچ فەرقێکیشان ناگەن و سپاس بۆخوا هیچ کێشەیەکیشمانی بەخوا برای لە خۆم گەورەترمێ سێ عایلە هەیە لە یەک خانووای یەک کێشەیشی نییە یعنی من بە بۆچوونی من بەدەست پیاوە ئەگەر پیاو بیەوێ فەرقیان نەکا کێشە و مشکلەی بۆ دروست نایە ئەگەر پیاویش بیەوێ ژنێک بگرێ و بەردا وەڵای هەر پیاوە کێشە ئەساسیین هیوادارم ئەو پیاوانەی کە دوو ژن و سێ ژنیانەیە یەکێکیانەگرن و یەکێکیان واز لێنن و دوانیان واز لێنن هەر یەکجار وازی لێ بێنن بینێرن و بۆمە باوکی زۆر لەو حاڵیان باشترێک ڕەخنەم زۆر لەو پیاوانەیە کە ژنێکەگرن و دەستەکان خۆش بێ کاکە محەممەد لە شارە زۆر خی گەورە مۆفەقەکان و منە زۆر بێ ئینشاڵە نمونە جوانی جەنابەت وە قسەکانی جەنابەت کۆمەڵشتی زۆر جوانی تیا بوو و پەیامێکی جوانیشە بۆ ئەو پیاوە بە ڕێزانەی کە هاوسەری دۆمیان هێناوە و بە جوانی و بە ڕێکوپێکی نان بەنە ڕێوە کە بەڕاستی کاکە محەممەد گیان قسەی کرد نەما بوو ناوەڵام مامۆستاگیان بەس ڕەخنێکی زۆرم لەو پیاوانە بوو دەستەکانە خۆش خێزانێکیانێن و هیوادارم ئەوەشی کە ئەو بەرنامەی هەیەەوە بۆچوونەی هەیە یەک تۆز بەخۆیان بچێتەوە ئەو ئافرەتەی کە دراوە بۆ ئەو وازی لێ ناوە ساحبی باوکە ساحبی برایە ساحبی عایلەیە یەک تۆز بەخۆیان بچێتەوە یەک تۆز ڕاستکە لەگەڵ خوا هاوکاریەکە بارەکەڵڵا جوانە دەستەکانە خۆش بێ کاکە محەممەد حافیز خوای گەورە کاکە محەممەد سلێمانی بڵێ فەرموو السلام عليكم مامۆستای وعليكم السلام ورحمة الله مامۆستایان دوو سوالمە لە خزمەت بفەرموو کەمینیان ڕێکمەیە خانووە کاردەدەسی کوتە ئەگەر ئەو زەکاتی بەمەی لە منیمەکەوێ خانوو چی؟ خانووە کاردەدەسی کوتە خانوو ئەکا زەکاتی بەمە لە ملمەکەوێ بوو هەمینیان ئەگەر پارە لە یەکێ بێ نەداتەوە بە خۆشی بەڵێ هەشێتی هەیشێتی دەبری ئەو پارە خۆتا شت بێنی ئایا گونەحبارە بیاننا یعنی پارە لای خەڵکێکە ناداتەوە ناماتۆشت هەشێتی هەیشێتی بەڵێ لەبری ئەو پارە خۆتا ئایا بە ئاشکرا بیان بەنێنی بێ بێنی گونەحبارە بی بەنهێنی نابێ بڵێ دەستەکانە خۆش بێ مەمنون دەست خی گەورە مۆفەقەکە بڵێ خواحافیزی بێ خۆت بەڵێ کاکە ئاری بفەرموو کاکە ئاری السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باشي مامۆستاگیان موفق بی سەرکەوتوو بی إن شاء الله یاخوا سەلامەتی مامۆستاگیان دەستخۆشی بەڕام دەکەم یاخوا سەلامەت بی سەرکەوتوو بی إن شاء الله بفەرموو کاکە ئاریگیان مامۆستاگیان وەڵام پرسیارێکم بوو بەڵێ تقریبا دوو سێ نەفەری خزم و دۆست هەیە زۆر جار ناخۆشی شتەغن لە بینبایتن زۆر جاران حەزەقم پەیوەندیان لەگەڵا نەبچڕێنم بەس پەیوەندیان لەگەڵا دەچمۆ دوایە هەستێکێت دەنەوەیتر حەزیش ناکەم زۆر جارە حەزەقم ستان لەگەڵا بکەمە بەس حەچیەچم نزیکە بمۆندیان هەر ئەوان دوورەگرن و مشکلە دروستەبن دەیدرتم زان گوناحبار نامنەوەی کە قسەکردن و نەکردن مەرحەبایی نەکەم قسەکردن و نەکردن بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا قسە جواب بدەینەوە کاکە ئاریگیان سەرکەوتوو بن ئینشاءڵڵا سەرکەوتوو بن برایە لامین لەگەڵ ئێوە شاخوای گەورە ڕۆژەکانمان لێ قوبوڵ کا و کەسانی چاک و چاکەخواز بین بەنسبەت بەڵێ سایەخان بەڵێ فەرموو
السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. بێوەی بیاخۆمامزای وڵای ئازێت نەبێت دوو پرسیارمەیە بفرمو. سەرکەوتە چەندێکە و ئیلا مەرجە لە شاری خۆبییت بەڵێ بەڵێ سەرفت لە شاری خۆت بەڵێ. ئەجا پرسیار دومیش ئەگەر قەتزار بیت زەکاتی پێشێت ئەگەر ئەو کەسەش پێی خۆش نەبێت کە وەریگرێ بەس کەسی بەرامبەر بڵێت بێتە شێو قەتزاری. بەڵێ 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 جواب بدەین و ئینشاءالله. زۆر سوپاس مامۆستاگیان. سەرکەوتوو بی یاخوا. خواحافیزی بێ یاخوا. بەڵێ بەڵێ کاکە مەسعود. بەڵێ 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 کاکە مەسعود لە پیرمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا گیان. سەرکەوتوو بی کاکە مەسعود گیان بێوەی بی یاخوا. سلام مامۆستا چەند پرسیارێکم هەیە وەڵام. بەڵێ. والله سەبارەت بە ژنینانی بابمەوە. بەچی؟ سەبارەت بە ژنینانی بابم. بەڵێ بەڵێ ژنینانی بابم بابم بەتەمەن. بەڵێ بەڵێ تەلەڤیزیۆنەکە کسکە ژنهێنانی باوکی بەڵێ. ئەو جەما ئەمە باسینی بە داخل سعی بینیە یعنی گەنجیشە نەوەکو برێ پیرش بیان پاکەوتو بێ. یعنی دایکتان وەفاتی کردووە؟ ئێمەش ڕازی نییە لە ماڵ ئایا ئەمە گونەعبان یان گونەعبانینە. یعنی دایکتان وەفاتی کردووە یا هەر ژنێنێ؟ نانە دایکمی کێشێکی نییە نەعیبی نییە. یعنی باوکتان ئەوێتی ژنی دووەم بێنێ؟ بەڵێ بەڵێ بەڵێ. ئەدەما ڕێگرین ئەمە ڕێگرین لەسەرەوەی ئایا ئێمە گونەعبان یان گونەعبانینە. بەڵێ بەڵێ ڕێگری دەکەن. بەڵێ بەڵێ فەرمووی. بەڵێ مامۆستا گیان. سەرکەوتوو بی کاکە مەسعود گیان. مەمنونین. خواحافیز بێ برای من. بەڵێ بەسەر چاو. بەنسبەت کاکە کامەران لە سلێمانی کە باسی جوانکاری کرد زۆر کەسەیە جوانکاری ئەکا بە تایبەتی لە قژ ڕووتانەوە یا ئەم شتانە کە لە ڕێگەی پزیشکیەوە لە ڕێگەی عیلمیەوە ئێستا ئەگەر شتێک هەر جوانکاریەک نەبێتە تەغییر و گۆڕانکاری لەو کەسەدا ئەمە کارێکی خراپ نییە و بە تایبەتیش قژ ڕووتانەوە کە ئێستا ئەکرێت بە شێوازە لە شێوازەکان ئەگە تووشی گوناه و ئەگە تووشی خراپەیەک نەبێت ئەوە دکتۆرە بەڕێزەکان باشتر ئەزانن ئەگەر سوودی زیاتر بوو ئەتوانن ئەنجامی بدەن. زۆر کەسی شەبووە کە لە مێژوودا قژی نەبووە یا وەکو خۆمان بە کوردی کەچەڵ بووە هیچ عیبەیەکیش نەبووە بەسەریەوە بەڵکو ئەوە ئەمرێکی خۆی پەروەردگارە. ئەگەر لە ئەحکامی ڕووی شەرعیەوە باسکەی ئەتوانرێت لە ڕووی لە لیژنەی فتوواکانی شاری سلێمانی یا لە لەوانەی کە شارەزاییان زیاتر لەم بوارەدا هەیە لە ڕووی جوانکاریەوە ئەگەر هاتوو زەرەری کەمتر بوو قازانجی زۆرتر بوو و دکتۆرە بەڕێزەکان فتویان لەسەردا و ڕێیان لەسەری بوو کە ئەم کارە زەرەری بۆ جەستەی ئینسان نابێ و تووشی خراپەیە تووشی ناڕەحەتیەک نابێ کێشە نییە. و کاکە محەممەد شارەزۆر باسی مەسلەی دوو ژنە و پیاوانێک کە ژنی دووهەمێنن و بەڕاستیەکەی ئەمیش باسی ئەوەی کە وتی بە بۆچوونی من دیارە بە بۆچوونی جەنابەت ڕاوبۆچوونی جەنابەت بەڕێزە بەڵام شریعەتی پاکی پیرۆزی ئیسلام بڵێ هەروە بەڕەها بە مطلقی ئیجازەی پیاوانی نەداوە ژنی دووهەم و سێهەم و چوارەم بێنن کە ناتوانن بەڕێی بکەن و ناتوانن بیان ژێنن و ناتوانن جێگە و سەکەن و مەئوا و هەروەها نەفەقەیان بکێشن. یا گەورەترین شتیش بەڕاستی مەسلەی گفتوگۆ و پێکەوە ژیانە. قسە و گفتوگۆیە کە جاری وا هەیە بە قسەیەک بینی کۆمەڵێ دۆست و ئەحباب کۆمەڵێ کەس و نزیک تێک دەچێت. بەڕاستی ئەم برا بەڕێزە کە خۆی وتی من هاوسەری دووهەمیشم هەیە بەڵام لەگەڵیانە لەگەڵ براکەیە پێکەوە هاوسەری کەیشیان هەیە و ئەژین ئەمە نمونەیەکی جوانە کە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان باشتر پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم چەند خێزانێکی هەبوو و بە جوانترین شێواز لەگەڵیانە هەڵسوکەوتی کردووە. ئەم حاڵەتە حاڵەتێکی طبیعیە حاڵەتێکە ڕۆ ئەدات و ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکسەریەتی خەڵک هەر یەک هاوسەری هەیە و خوای گەورەش فەرمیەتی ئەگەر نەتانتوانی عەدالەت و دادپەروەر بن نەتانتوانی بەخێویان بکەن بیان ژێنن بەڕاستی باشتر وایە یەک ئافرەت و یەک خانەوادە و یەک هاوسەرت هەبێت.
و دیارە ئەوەش کە ئاڵێت ئەگەر هاتوو هاوسەرەکەی بە کەڵک نەهات کە ژنی دووەمێنە باشتر وایە تەلاقی بدەم ئەمە شەر پێشنیارێکی بەڕێستە بۆ ئەو پیاوانەیە کە ئەگەر عاجزن یا ناتوانن ژنی یەکەم بەخێو بکەن بەڵێ قسەکەی تۆش جوانە بەڵام باشتر وایە ئینسانی ئیماندار هەتا بۆی بکرێت پێکەوە ژیان و خۆشببختی و کامەرانی و ئەو هەموو ئافرەتشی کە ئێستا لەوە وڵاتی ئێمەدا ماوەتەوە ئەبێ حکومت ئەبێ ڕێکخراوەکان و هەروەها ئەبێ پیاوان مامۆسایانی ئاینی و بە شێوازێ لە شێوازەکان و گەنجەکانمان هان بدەین کە هاوسەرگیری بکەن و کچەکانمان شوو بکەن و نەفەقە و داواکاری زۆریان نەبێ بۆ ئەوەی کە نەمێننەوە و کاکە محەممەد لە سلێمانی باسی ئەوەی کەوتی پیاوێک کەسێک خزمێک خانوو دەکات پێویستی بە پارەیە بەڵێ ئەوە زەکاتی پێ دەشێت و پارە یەکێک لەو شتانەی کە جێگە و جێنشینی یعنی خانوو کە شوێنێک کەتیایە بژی ئەویش دەستی داوەتێ و بەڵام زۆر ئەوەندە قوڵ بۆی نەڕوا هەتاوەکو خۆی ئەوەندە قەرزارکە و بۆی نەیرێتەوە بەڵام یەکێ لە هەش بەشەکەی قورئانی پیرۆز کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە باس کراوە ئەلغارمینە یعنی قەرزارەکان ئەنجا ببۆنەی نەخۆشیەوە بێ دووربێ یاخوا یا سارەکڕین یا ماڵکڕین یا ببۆنی ژیانەوە ئەوە زەکاتی پێشێ ئەمیش خاڵی دووهەمیشی باسی ئەوەی کەوتی پیاوێک قەرزارمە بەڵام پارەکەم ناداتەوە ئەمە یەکەم تاوانبارە مطل الغنی ظلم بەڕاستی کاتێک کە تۆ پارەی یەکێک لایە ئەبێ تۆ قەرزاری لە لای خوا ئەبێ قەرزەکەی بدەیتەوە ئەگەر نەیشی دەیتەوە ئەم پیاواڵە بەنهێنی دیارە ئەمەش کارێکی جوان نییە بەنهێنی تۆ بچی پارەکەی لێ بسێنیتەوە بەڵکو ئەتوانی ڕێگەی شەرعی هەیە ڕێگەی عورف و عادەت هەیە ڕێگەی قانونی و یاسایی هەیە بەڵام کێشەی زۆربێ ئەوانەی کە قەرزار بوون وەصل و وصوڵات و شاهیدیان ئەبێ هەبێت باشترە و جوانترە و کاتێک دیاری بکرێت کە تۆ قەرزێک ئەبەی بڵێ بۆ ئەوەندەمان یا بۆ ئەوەندە ڕۆژ و وەصلێک و وصوڵاتێک و مۆرد هەبێت و شاهیدی شەوێت ئەوەی کە بەنهێنی نەخێر شتێکی باش نییە و جوان نییە کە حەقی خۆتی لێ بسێنیتەوە ئللا مەگەر چەند حاڵەتێکی نادر هەیە یەکە لە پرسیارەکان لە قەزای شارە زۆر قسەکردن و نەکردن لەگەڵ کۆمەڵی دۆست و ئەحبابە جاری وایە کە تێکڵاوە بی باشتر وایە قسەی جوان و باش و ڕێک و پێک بکەی پێکەوە ژیان بن ئەگەر زانیت تووشی زەرەر و گوناه و تاوانە بی بەڕاستی دوور بکەویتەوە باشترە لەوەی کە تووشی قسەی ناشرین و دڵنیگەرانی و کارێک ببن کە خوا نەخواست بینتان تێک بچێت ئەگینا ئینسانی مسلمان بۆی نییە لە 3 ڕۆژ دڵدا ببڕێت لە برا مسلمانەکەی ئەگەر هاتوو ئەم کەسە هەر چاک نەبوو هەر باش نەبوو هەر خراپ بوو ئەوە ئەتوانی هەر دوور کەویتەوە لێ و بە شێوازە لە شێوازەکان ئەتوانی قسەی لە دەنگی لەگەڵادا نەبڕی بەڵام سەلامێکی لێ بکەی خۆشت دوورە پەرێز بگریت سایەخان لە سلێمانی باسی سەرفوترەی کرد لە شاری خۆت بیدەی یا چەندە بەڕاستی لجنەی فتووا بڕیاری داوە بەڵام باشترین شت ئەوەیە کە لە کۆتایی مانگی ڕەمەزانە سەرفوترە بدرێت کە ئایا ئەم ساڵش الله ئەعلەم 3 دینارە 3000یان بڕیار داوە یا 2 کیلۆ شتێک بە قوت بەو خواردنێک کە زیاتر ئەی خۆی وەکو برنج بیدەی بە برنجێکی باش کە خۆت ئەی خۆیت و خەڵکیش دەیخوا نەک برنجی خراپ بیدەی بە هەژارەکان و نەقلکردنی زەکات و سەرفترە باشتر وایە لە شارێکی خۆتا بێ و لە نزیکی خۆتەوە بێ لە کەسوکار و لەو کەسانی کە هەژارون لە گەڕەکەتە لە شارەکەتە لە وڵاتەکەتە ئەگەر نەبوو دەسن نەکە و نەقلی بکەی ئەوە ئەتوانی لەسەر فتوای هەندێک لە عولەما و زاناکان و ئەگەر کەسێکیش قەرزار بێ بەڵێ ئەتوانێت زەکات وەربگرێت چونکە وەکو پێشتر باسمان کەی بەشێکە لە بەشەکانی ئەسنافی زەکاتدان بە کەسێکەشێک کە قەرزار بێ خۆشی ڕووی نایەوەری بگرێت یا حەز ناکاوەری بگرێت بەڕاستی ئینسانی مسلمان ئەگەر کاتێک هات فەقیر بوو هەژار بوو بە شەرم نەکە یا با پێی ناخۆش نەبێت چونکە خوای پەروەردگار بڕیاری داوە کە کەسێک قەرزار بوو یا فەقیر بوو یا هەژار بوو با سەدەقە و خێری مسلمانان پێی بگا بەڵام ئەویش ڕازگۆ بێت ئەگەر هاتوو قەزای قەرزارەکەی بوو یا کێشە و مشکیلەکەی حەل بوو ئیتر زەکات وەرنەگرێ و فێر نەبێت بەوەی هەر دەستپان بکاتەوە چونکە ئێمە تەوەری بەرنامەکەی ئەمڕۆشمان هەر ئەوەیە کە بەڕاستی لە یارمەتیدانی برا و خوشکەکانمان نابین و دڵیان خۆشکەین و یارمەتیشیان بدەین
بەنسبەت کاکە مەسعود کە ئاڵێ باوکم ئێوێتی ژنی دووەم بێنێ ئێمە ڕێگری لێ یەکەین بەڕاستی ئەگەر خێزان ئەگەر هاوسەرەکەت خراپ نەبوو و چاک بوو و لەگەڵ ژیان تابوو بەڕاستی ئەمانش کە ڕێگەی لێگرن بەڵکو پرسیار بکەن کە ئایا هیچ خەلەلێک هەیە هەتاوەکو باوکتان هەوڵ بدا یا پەنابەرێ بۆ ژنی دووهەم یا شتێک ڕوویەکی شەرعی قانونێک یا با بڵێن عوزرێکی وهای هەبێ کە ژن بێنێت ئەگەر بتوانێ بەخێوی بکە ئەگەر بتوانێ ژیانیان دابین بکە ئەمە شتەیە کێ و ئەگەر بۆ کێشە و مشکیلە و ئاشوبە و ناڕەحەتیش بێ و قسە و گفتوگویەکی جوان لەگەڵ باوکتانە بکەن چونکە ڕێزگرتنی باوک بەڕاستی واجبی سەرشانی ئەولادە و تێگەیشتنش دیارە باوک و ئەولاد زۆر جاری وا هەیە لە یەک تێناگەن یا هەندێ گیر و گرفت هەیە یا قسەی دڵ هەیە کە ناتوان لا یەکترین بیکەن بەڵام باشتر وایە بەڕاستی مەسەلەی تەوەری ژنهێنان و ژنی دووهەم و ئەمانە بکرێتە بابەتێکی زۆر گەورە هەرچەند لە وڵاتی ئێمەدا بەڕاستی ئەوانەی کە ژنی دووهەم و سێهەمیان هێناوەکو ئەو خوشکەی کە باسی کرد بەڕاستی نمونەیەکی زۆر جوانیان پێشکەش نەکردووە بەداخەوە و هەیشە نمونەیەکی جوانی پێشکەش کردووە خوای گەورە موفقیان کە ئەوانشی کە نمونەیەکی خراپیان پێشکەش کردووە هەر خوای گەورە موفقیان کە و یارمەتیان بدا و بگەڕێنەوە من ئاواتە خوازم کە ئینشاءڵڵا ئەم شەو سوودێکمان گەیاندبێ بە ڕۆژەوانان بە برا و خوشکەکانمان و زەردەخەنە و خۆشی لە دڵەکانمانە ئینشاءڵڵا بەرقەرار بێ پێکەوە ژیان تخوا هەوڵ بدەین بە دڵی یەکترین نیگەران نەکەین هاوسەرەکان دراوسەکان خۆشەویستان مسلمانان ئەوانەی کە خوای گەورە پێیداون بەڕاستی ئەممان گەمانگی خێر و حەسەنات و چاکەیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەجود الناس بووە و ئەجود ما يكون في رمضان بووە لە مانگی ڕەمەزاندا زۆر دەستی کراوە بووە و بەخشندە بووە و یارمەتی برا و خوشک و کەسانی فەقیر و هەژار و دۆستانی داوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمی اتقوا النار ولو بشق تمرة یعنی ئەگەر بە لەتە خوڕمایەکیش بێتەوە دڵی براکەت خۆش بکە مسلمانان و گەنجەکانمان ئامۆژەی مزگەوت دەکەن و لە تەراویح و لە ڕاکە و بێنە و بەرە و قەڵەباڵخی و ئەمانەیە ئەبێ مسلمانان و ڕۆژەوانان زۆر بە هێمن بن ئارام بن و قسەی جوان بکەن زۆر جاری وایە قسەیەکی ناشرین برایەک خوشکێک گەنجێک دەرەکا لە مزگەوت خوای گەورە موفقی هەمولایەکمان بکە داوا ئەکەین لێرەوە لە پەروەردگاری میهرەبانمان کە کاتی سەحەرە کاتێکی پیرۆزە خوای گیان کێشە و مشکیلە و نیگەرانیەکانی بینی مسلمانان خانەوادەکانمان هەل بکەی کێشەکانمان چارەسەر بکەی نەخۆشیەکانمان شفا بدەی ئەوانەمان کە ماونەوە کە شویان نەکردو ژنیان نێناوە خوای گەورە کاریان بۆ ئاسان بکەن خوای گیان ئارامی خۆشی کامەرانی زەردەخەنەی خۆشی ژیانمان پێ ببەخشی و پێکەوە ژیان و یەکڕێزی مسلمانانمان پێبەخشی ڕۆژومان لێ قبول بکەی خوای گیان شفای نەخۆشەکانمان بدەی قەرزی قەرزارەکان بژمێری خوای گیان بخاتی ناوە جوانەکانی خۆت لەم کەناڵە بەڕێزەوە کەناڵی پەیام خوای گەورە موفقیان بکە هەروە بەردەوام بین لە گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام لە گەیاندنی ژیانی خۆشی و کامەرانی بە مسلمانان وە کۆتاییدا ئەڵێن وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.